ئەو کەسانی کە حیجابن زۆربەی کات پانتۆڵ لە پیاکەن. اینجا کە پێشیان نەڵێیت کە تۆ ئەو پانتۆڵە و لەگەڵ حیجابەکەتان ناگونجێ، ئەڵێ نا من شتی درێژ لەبەر ئەەکەم لەگەڵ یا ئەگونجێت و خوای گەورە لێم قبوڵەکات. ئەگەر ئافرەتی پانتۆڵ کاتە پێی بەڵام عابایە بداتە سەریا، عابایەکی کەپس هەتا سەر قاچی بێ پانتۆڵەکە تەنها لە ژێرەوە بێ دیار نەبێت ئەمە دروستە. بەڵام ئەگە پانتۆڵەکە هەتا سەر چۆکی دیار بێت باشە، یا بستێ لە قاچی دیار بێ پانتۆڵەکەی، ئەوە دروست نییە بە هیچ شێوازێک. ئەوە پێوتێ یعنی حیجابێک لەسەر مۆدیل، نەک حیجابێک لەسەر ئەوەی کە خوای پەروەردگار فەرمانی پێکردووە. بۆیە ئەوە کەسێ فێڵ لە خۆیەکات، باشە فێڵ لە خۆیەکات ئەگەر بڵێ من ئەمە حیجابێکی شەرعیم کردو، بەڵام هەر لەوە باشترە بڕوا پانتۆڵێک بە کاملی بکاتە پێی و سەری ڕوودکات. ئێمە دەستخۆشی لێکەین، بەڵام پێشی ئەڵین بەردەوام بە بەڵکو ئیشاءالله دوعا بکە، زیاتر زەخت لە خۆت بکە، بەڵکو خوای گەورە یارمەتیتدا تا ببیتە حیجابێکی تەواو. زۆر سپاس. وڵای مامۆستاگیان خۆم شکر بۆ خوا عەبا و لەچکەکەم تقریبەن ئەوە 2-3 ساڵە بێت، بەڵام بۆ چەند یعنی هاوڕێیەکەم کە لەگەڵمان لە داوامە وتیان ئەتوانیت بە مامۆستا بڵێیت کە حیجاب و پانتۆڵ و بۆن بۆدی کورتووە ئەو شتانە لەبەرکەی گوناحە، وەلو ئەمنیش پێم وتن کە گوناحە نابێتەوە ئەو شتانە لەبەر. حیجاب ئەوەیە یودنینە عەلەیهن من جەلابیبیهن، ئەبێ لەسەر تەوقی سەرتەوە داپۆشراو بێ تا ژێر پێت، باشە تا ژێر پێت، ئەنجا پان بێت، تەسک نەبێت، ئەبێت جلەکە فراوان بێت، جلەکە لەسەر مۆدیل نەبێت، جلەکە ڕازیبوونی خوای لەسەر بێت. یعنی ئەو کەسە بڵێ من ئەمە ئەەکەم لەبەرەوە خوا پێی ڕازیە، ئەوە جلوبەرگی شەرعیە، نەک شانی تەسکە، ناوقەدی تەسکە، لای سمتیەوە تەسکە، خوارەوەی تەسکە، یا تەنکیکە، یا لەسەر مۆدیلات بیدوورێ. ئەمانە هەمووی مخالەفەی شەرعیە، باشە. بەڵام ئافرەتی ئەگە نیو لە چکشی کرد بێت لەوە باشترەکە لە چک ناکات. ئافرەتێک ئەگەر مانتۆشی کرد بێت لەوە باشترەکە پانتۆڵێ بکاتە پێی. بۆیە ئێوە دایمەن یعنی بە گەشتبینیەوە لەگەڵ بەرامبەرە قسە بکەن، بە گەشتبینیەوە بڕوانە واقع، و ئەو کەسانی کەوا ئاوا هاتوونەتە پێشەوە زیاد دەستگرتەیان بن، زیاد بشنە پێشەوە لیان، حیجابیان لا خۆشەویستکەن، عابایان لا خۆشەویستکەن، چکە هیچ کەسێک لە پڕێ نابێ بە کوڕێ، هیچ کەسێک لە مەرحەلەیەکەوە ناتوانێت یەکسەر هەنگاو بنێ و بێت بۆ مەرحەلەیەکی تر کە ئەم مەرحەلەیە بەنسبەت ئەو کچانەوە زۆر زۆر قورسە. یعنی کچێک هەتا ئێستا سفر بووە کە باسی عابای بۆکەی ئەوە ئەزانێت لە باخچەیەکەوە هەڵێدەی بۆ ناو زیندانێک وا تێگەیشتووە. بەڵام وردە وردە هەنگاوی لەگەڵا ئەنین، وردە وردە خۆشەویستیەکەین لای ئەڵین تاقی بکەنەوە، باشە با جارێ بەیەکەوە بڕۆینە دەرەوە، با وێنەیە لەگەڵ یەکتریا بگرین، بزانین کاممان جوانترین، بە ئەتەکێتی زۆر جوان، بە ئەخلاقی زۆر جوان تۆ توانی قەنەعەت بە بەرامبەرەکەت بکەیت. وردە وردە